صلاف وفيان بو توايا بينرو بيسرين كردستان 24 اف دم هوا باش صلاف الوبن اف جارجي دي خدمتك ديتر پیشکشی هوین بارسكين سبارت بابتك جرينك جينجهو قيرانا بيناسان مروفو همو بونورن ديتر تنانت جيهان جي نافك ابتايبات ابخوهيا بلي قيرانا بيناسان الويدمي دسبت كتن دما ام نزانين بيناسا وی ناوی بکینو آنکو وی دستواجه وی چمکی بکین چوا پیناسا بکین دما من نزانی پیناسا بکین اوی چمکیان اوی ناوی اتوی دمی دام دی تویشی گلک قیرانان بین و دی تویشی گلک بریارن خلط و هلسنگاندنین خلط بین لورا اتناوا برنامه بکردی افجاره اتگل زور برس ما مستعد عبدالرحمن صدیق دی گنگشا في توريكين جينجو قيرانا بيناسان ما مستوى خير بسرچاوان سلامت بس ما مستوى كما بحث كر يعني هر تشتك بنافي خوتي تناساندن بلام هندك جار رنگ ناف معناك درست ندت مروي وكو بيناسا تني وك ناسي نفق بيتن لو رمدويتن ام بزانين آيا نافي ودگل بيناسي چه پيونديه گل ايكايا ام چوا بكارين جداهيه بكين ناف برا نافي و بيناسا نافي بله بنايو خوي بخشنده مهربان اگر سرنج دابه او کسانی که ابلین بو خوێندنی باڵا پێشکەشەکەن لە بواری ماستەر و دکتۆرا هەمیشە یعنی تێزی ماستەر و دکتۆراکەیان ئاوا دەست پێکەن کە دێنە سەر زاراوەکان لە ڕووی ئەڵێن لوغەتەن ینی لە ڕووی زمانەوانی وانە ئیستیلاحەن لە ڕووی زاراوە مانای چییە ئەم دوو بابەتەش بە هەمان شێوەیە لە عەرەبیە کە دەڵێن ئیسم و موسەمە لە کوردیا دەڵێن ناو و پێناسە چۆن پێناسە کراوە یعنی زۆر ئاساییە تۆ بڵێ هەوا یەکێک ئەڵێ هەوا باش ئەزانم هەوا چی ئەمە ناوی هەوایە وانە بەڵام هەوا پێکاتەکانی چییە و پێناسەکردنی چییە نایزانێ کەواتە ناوەکەی زانی بەس پێناسەکەی نەزانی کەواتە ئێمە گرفتێکمان هەیە بە هەر کەس بڵێ ئەڵە ژینگە بەس ژینگە چییە و پێناسەکەی چییە یا بەمانەیەکی تر ئەڵێ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەمە ناوە ناوی دەستەیەکە بەس ئەم دەستەی ئیشوکاری چییە دیار نییە بەچی ئەزانی دیار نییە لە لای زۆرێک لە هاوڵاتی بەوەی کەوا ئیشی شوێنێکەدا بە شوێنێکی دیکە یعنی بۆی ئەڵێن یەکێک لە هەرێمی کوردستان ئەتوانێ یعنی ئەگەر خۆمان خۆی شارەزە نابێ بێ ئێمە شارەزایکەین هەرکەس بواری خۆی ئێمە لە بواری ژینگە قساکەین یعنی گەبتەوێ خەڵکی کوردستان شارەزا بکەیت لە کاری هەموو وەزارەتەکان بێ هەموو وەزارەتێک خۆی ڕوون کاتەوە بۆ خەڵک وێ ڕوشنبیری بەڵافکە ڕاستە یعنی بڵێ ناوم وەزارەتی فلانە بەڵام پێناسەکەشم ئیشوکارەکانم ئەمەی لای خوارد ئەم قسەی بۆچی وایە ئەم قسەیە لە ڕووی ئاینیشەوە هەروایە لە ڕووی ئاینی زانایان قسەیەکیان کردو گوتویانە الحکم على الشيء فرع عن تصوره بە کوردی یانی چی یعنی ئەڵێ بۆ ئەوەی تۆ بڕیار بی لەسەر شتێک هەڵوێست بگری لە هەر شتێک لە مشکت ڕاست ئەو جوانە واتە بۆ ئەوەی هەڵوێستەکەت ڕاست بێ ئەبێ جۆ جارەڵێن هەڵەیەکەیە هەڵەیەکەیە دەڵێن کتێب لە ناونیشانەکەی دەخوێنرێتەوە وانە ینی کتێب هەیە ناونیشانەکەی وەکو ئاوەزانی چیە لە ژوورەوە وانە من کتێبم دیوە سەردەمی خۆی بە عەرەبی نووسراوە المثلثات تۆ یەکسەر وازانی باسی جەبر و سێگۆشە و بیرکاریە کەچی باسی زمانەوانی بوو ئەو وشەیە کە سێ مانای هەیە یەک وشەیە و سێ مانای بۆ نمونە یعنی ئەوە لە ناونیشانەکەی ناخوێنرێتەوە قاعدة كانت زمان عربي تدويجتنا الاسم تدل على المسمى أذا بو هميش تبطيتها بكاري نا والله نا شكو خود زاني يعني اساك زور جاروكو قلتم يعني هر شتێک لە بواری خۆیدا مانایەکی ترە بەخشێ هەر شتێک لە مەجالەکەی خۆیدا هەمان ناوە لە زۆر بواردا بەکارێ هێنرێ کە تۆڵەی بەکاربەر لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی لە هەموو بوارێکی تردا پێناسێکی خۆی هەیە جا دوور نەکەم لە بابەتەکەمە بەستمەوە بوو کە حکومدان لەسەر شتێک ئەبێت تۆ پێناسەکەشی بزانی باشە ئێستا مەسەن زۆر جار بۆ لە بواری ژینگەی یەکێکەڵێ ینی کارەساتێک ڕوویداوە کارەساتێکی ژینگەی ڕوویداوە ئەمە وشەیە بەس ئەبێ پێناسی کارەساتی زانی بێ ینی لە ڕووی ژینگەی چکە بۆ یاسای ژینگەتیایەتی کارەساتی ژینگەی کامەیە و سەرپێچی ژینگەی کامەیە و ڕووداوی ژینگەی کامەیە ئەڵێ کارەسات ئەوەیە ئەگەر ڕوویدا هەموو دەوڵەت توانای عیلاجکردن و چارەسەرکردنی نەبێ ینی گرفتەکە ئەوەندە گەورە بێ ئاریشەکە ئەوەندە گەورە بێ لە توانای دەوڵەتێک بچێتە دەر زیاتر شیانە مرۆڤان بیتن ئەڵێ ئەمە کارەساتە بەس ئەگەر وانە بوو کەواتە پێناسەکە غەڵەتە وشەکە و زاراوەکە گریمانە گەرەف پێناسە بخەلەتی هات نەگوتن دەرهاوشتێت توێت خەلەت چلە دەرهاویشتەکەی ئەوەیە کە چۆن ئەڵێ شتێک دروستەکەی بە ناوی ڕەنگە ڕۆژێ باسیکەین بە درو درێژی پیاڵن تۆقاندنی ژینگەی یا ترساندنی ژینگەی یا ئەوەی عەرەب پێڵێ ئێرهابی بیئی بەڵێ چۆن شتی وا ڕوئەدا ئەڵێ بەڵێ ڕۆدا ئەگە پێناسەکەی نەزانی
ئەو کاتە تۆ ترساندنێک و تۆقااندنێکی ژینگەی دروست دەکەی لە ڕاستی شاوانیە وەکو فۆبیاک وەکو فۆبیایەک ئەوە مەسلەیەکی گرنگە کەواتە ئێستا بێنە سەرەوە ئێستا بۆ نمونە ئێمە هەمانە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەمە چییە ئەمە ناوە بەێ بەس ئەمە خۆی چییە کە ئیشوکاری چییە پێناسی چییە ئەڵێ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ناوەکەی چییە پاراستن و چاکردن جارێ بۆ پاراستنەوە بۆ چاکردنە یعنی لە ژینگەدا دوو کار هەیە شوێنێکەیە پێکهاتەکانی ژینگە تایدا پاک بۆ و بە پاکی ماوەتەوە و هیچ پیس نەبووە کەواتە بێ بیپارێزین گرنگی بەڕاگررتنی بدەیت پاراستنەکەی ئەوێ ئەگە تێکچوو بوو ئەگەر هاوسنگەکەی تێکچوو بوو ئەگەر پیس کرا بوو ئەو کا دەبێت چاکی بکەینەوە کەواتە لێرە دوشتمان ڕاست کردەوە بەڵام دیسان ژینگەژی مامۆستا دەستەوەژێکی گەلک بەرفرەها بەڵێ پانتایەکە زۆر هەیە ئەروێژی دیسان هەیە سنووری خۆ وەکو گوتمان ئەگە بڵێ ژینگە لە ڕاستیدا پێناسێکی ئاوە چۆن دەڵێ بیرکاریانە بۆ ژینگە بکەیت دەڵێن ژینگە یەکسانە بە هەموو شتێک کەم خۆت ینی خۆتی لێ دەربێنە خۆت جگە لە خۆت دەرچۆ ئیدی ئەو دوای ئەگە وا بشێ بڵێن خۆت دەرچۆ بۆ بۆشایی ئاسمان دوور هەموو ژینگە هەموو ژینگە جاکە لە ئەنجامدا ئەبێ بزانین ئەم پێناس بەڵام کات کاتی دی دا بەشێکین بەشێکێکیوتە لای دەستە بەشێکێکیوتە لای کشت و کاڵ بەشێکێکوتە لای باقی وەزارەتەکانی تر کەواتە تۆ بڵێ ئەمە کاڵی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئیشمان ئەوەیە بێ ئەمە ڕوونکەینەوە بۆ خەڵک پاراستن ینی ئەو شوێنەی کە تایدا پێکەنەرەکانی ژینگە پاکە و بیپارێزە لەو شوێنەکە پیس بووە ئەبێ چاکرێتەوە باشە کەواتە پێناسەکە لێرە چی لێدی ئەڵێ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە گە پێناسیەکەی بە شێوازێکی نزیک لە تێگەیشتن دەڵێ دەستەیەکی چاودێری ڕاوێژکاریە یعنی چی کەواتە تەنفیزی جێبەجێکار نەبوو کەواتە ناتوانانی لە دەستەی ژینگە داوای کاری جێبەجێکاری بکەیت بۆ کارە جێبەجێکارەکان لە لای وەزارەت و دەستەکانی دیکەیە کەواتە ئەم ئەرکی چی بوو بە پێی پێناسەکەی خۆی دەستەیەکی چاودێری ڕاوێژکاریە چاودێری چی چاودێری هەموو سەرچاوەکانی پیسبوونی ژینگە دەکات لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی پیسبوونی ئاو بە سەرزەوی ژێرزەوی سەرچاوەکانی پیسبوونی هەوا بە ژماری دانیشتوان و بە هۆکارەکانی گواستنەوە و بە ژمارەی کارگەکان ئەمە مەسەر بەو شێوازە پیسبوونی خاک لە ڕێگەی مین یاخود لە ڕێگەی بەکارهێنانی مادە کیمیاویەکان وەکو پەینی کیمیاوی هەموو ئەم بابەتانە بە دوورودرێژی ئەمانە چین بریتە لە چاودێریەکە ئەگەڕێ بزانی چۆ چاودێریەکەی لە چۆدا سەرچاوەیەکەی بۆ پیسبوونی ژینگە بۆ پیسبوونی پێکێنەرەکانی ژینگە ئەو چاودێریەکەیە ئەی ڕاوێژکارەکەی کامەیە لە دەستەی ژینگە بەشێکی زۆر گرنگ هەیە پێی دەڵێن EIA باشە بە کوردی ینی بە ئینگلیزی خۆی Environment Impact Assessment بە کوردی ینی چی ینی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی ینی چی ینی ئەگە یەکێک هاتووتی من کارگەیەکدانم دەبێ بێت وافقاتی تری وەرگرت بێت لە شارەوانی ڕەزامەندیەکی تر هەیە دەبێت لە ژینگە وەریگرێ ئەویش چییە ژینگە دی ئەچێ چی بۆکە ئەچێ EIA بۆکە دەبێت بزانیت ئەو شتە لەسەر حسابی ژینگە نیە زۆر ڕاستە کەواتە یەکەم شت ئەو EIA ئەوەی کە پێی دەڵێن هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی بە عەرەبی پێی دەڵێن تەقیم الأثر البیئی ئەمە ئەوەیە کاڵە جەدوای ئەم پرۆژێ بزانین لە ڕووی ئابووری وایە جەدوا فائیدە سوودەکانی مفاکانی ئەڵێن باشە بەڵام ئەی بۆ ئەی لە ژینگەیە سوودی بۆ ژینگە چییە ئەبێ ئەمە بپرسین ئایا سەلام ئەو کارگەیە کە دەکەوێتە کار و خزمەتی هاوڵاتی دەکات ئایا سەلامەتی ژینگە و پێکەنەرەکانی ژینگە زامن دەکا دەستەبەر دەکا نایکە دەبێ بیکە ئەمەش مەسەلەی دووەمە سێەم ئایا کاریگەری نەرێنی هەیە بەسەر تەندروستی دانیشتوانەوە ئایا نە هەیبێ نابێ بکرێتەوە نەیبوو تاوە دەما ڕاویشکاریە تێتەکردن مامۆستا پشتی کە پێشنیاریش تێنە پێشکەشکردن ئەرێت بنە ڕاستپاردە کە بهێنە جێبەجێکردن یانژی نەمەرجە ڕاستپاردە بڕیارە یعنی کە ژینگە بڕیاریدا ئەو پرۆژەیە نابێ بێ دەبێ نەبێ ئەبینی جا ئەلێرەوێکە دوای ئەنی سەرەتاکەی ڕەنگە زۆر جار ئەو هەبێ سەرەتاکە ڕەنگە زۆر جار بەپێی ئەو ستانداردەی کە چۆن دەڵێ بەشی چاودێری و بەشی EIA دەیداتێ بەو ستانداردە ئەیکا بەڵام دوای وەر فلتەرەکان لا بەوەی نمونەیەکمان بینی لەم چەند ڕۆژەی ڕابردوو کارگە هەیە لە شارەکان پێدەوترێ کارگەی مەسەلەن کەسارەیە ئەم شوێنی بەردەهاڕێ و بەردەکانشکێنێت و دوادەی مادەیەکی تری لێ دروست دەکات ئەم کەسارەتە هەوا پیسەکەن چونکە ئەمانە پێوترێ و گەردیلە ئەو گەردیلانەی دەچن نێو هەواوە جاوە وەکۆڵە لە داهاتوو دەبێ بچیتەوە سەری بڵێ کو ئەو فلتەرەی کە لە کاتی وەرگرتنی مۆڵەتەکەی تۆ پێت گوترا بۆ فلتەر ئەبێدانی ئێستا بۆچی فلتەرەکە نەماوە بۆ ئەو مەسرەفە ناکەی ئەبینی چۆنە ئەبێ ئەمە ینی هەر ئەوە نییە مۆڵەتی بیتێ دەبێت سەرەتا
مۆڵەتەکەی بیتێ مەرجەکان جێبەجێ بکە بەڵام دوای بێت چاودێری بکەیت چونکە هیچێک لە گرفتەکانی کارگە و ئەم پرۆژانی کە دەکرێت وە کۆڵێ لەسەر حسابی ژینگە خەمی ئابوووریەکەی خۆیانیانە گری مەمامۆستا کەسێک خەوان پڕۆژەکە ئەف پڕۆژە دێتە دەستا ژینگێ و دێ ڕاوێژکاری پێهێتەکردن کە ئەم چ بکەین باشە ئەرێب تەمامی دێتە ڕەفسکردن ئەگەر زەڕەر تێدا بوو یانژی پێشنیارن دیتر و ئۆپشنن دیتر بوو تێنەبووتە ڕاستە ئەو بەشێکی پێوترە فەرمانگەی هوەری فەرمانگەی هوەری لە دەستەی ژینگە کاری ئەوەیە کە تقریبان 5 تا 6 بەشی هەیەکێ لە بەشەکانی بریتە لەم مەسلەی EIA دەبێت ئەو بڕیاری بۆ بدە ئەم نقصانیانەت هەیە ئەم کەم و کورتیانەت هەیە دەبێت پڕیکەیتەوە هەر کات پڕی کردەوە بۆ شوێن مۆڵەتی دیدە بەڵام مۆڵەتیدا ئەو مۆڵەتە مۆڵەتی کۆتایی نییە ئیتر بچێ بۆ خۆی لەسەر چەپکە گوڵی ئەو مۆڵەتە بخوێ بڵێ ئیتر هیچی تر نەبێت چاودێری بکەیتەوە چونکە جارێکی تر لە پێناوی قازانجا زۆرجار سەرپێچی دەکەن کەواتە ئەگەر ژینگە چاو بێ ئەوە ئاسانی کەمەوە ئەگەر ژینگە چاو بێ بۆ چاودێری ئەی دەستەکانی کوێیە دەستەکانی 14 وەزارەتی دیکەیە بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2008 و بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2010 دەستەی ژینگە دەڵێ 14 وەزارەت و دەستا لەگەڵ چەندین کەسایەتی تر ئەمانە چین ئەمانە ئەو شوێنانن یعنی بەبانەیەکی تر ئەم وەزارەتەکانی دیکە جێکەن ئەو ڕێنمایانەی ژینگە لە نێو کارەکانی خۆیاندا جێبەجێ دەکەن باشە بەێ مامۆستا بەرز کەواتە پشتی کە مەزانی پەیوەندی چێت ناوبەرە ناوی و ناوبەرە پێناسەیدا نوکەیا گرنگە بزانین دیدگە و گوشەنیگا ژینگێ چییە بۆوان کێشێن ناوا ژینگەهێدا دروست باڵێ دیدگا مەسلەیەکی گرنگە کاتێک کە ڕێکخراوێکیش دروستکەی ئەبێ دیدگای خۆت هەبێ کاتێک کە تەماشای هەر وەزارەت و دەستەیەکیشەکەی بێ دیدگای خۆی هەبێ ئەمە بە کوردی پێی دەڵێن دیدگا بە عەرەب پێی دەڵێن وەکۆڵێ ڕوئیە ینی ئەم ڕوئیە و ئەم دیدگایە چییە جالێرە مەسلەیەکی زۆر گرنگ هەیە ئینگلیز پێی دەڵێت sustainable development بە عەربی پێی دەڵێن التەنمیە المستەدامە بە کوردی پێی دەڵێن گەشەپێدانی بەردەوام یعنی چی ئەم وشەیە ینی ئەم زاراوە دوو وشەیە بەڵام زانە چەند پێوەی ماندوو بوونە ساڵی 1983 دیکۆیلار سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان بوو هات سەرۆکوەزیرانی نەرویجی ڕاستپارت کە ناوی برۆنت لاند بوو خاتوونێک بوو خاتو برۆنت لاند سەرۆکوەزیرانی نەرویج بوو لە ساڵی 1983 دیکۆیلاری سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان ڕاستپارت بۆ لیژنەیەکی جیهانی دروستکەن لیژنەیەک لەسەر ئاستی جیهان لیژنەیەکی جیهانی بۆ گەشەپێدان و ژینگە ئەم لیژنەیە نزیکەی 21 کەس بوون ینی 20 کەسی تر لەگەڵ برۆنتلاند بوو هاتن لە 83 تا 87 ئەم لیژنەیە کاری کرد بۆچی بۆ ئەوەی بە جیهان بڵێن زاراوەیە کاتوۆتە ئارا ئەبێت لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتی ئەم زاراوەیە کە پێی دەوترێ sustainable development ئەمە پێی دەوترێت تەنمیە مستەدامە ئەمە پێی دەوترێ گەشەپێدانی بەردەوام ئەمە لەبێت لە بەرچاو بگرن لە کاتی چالاکی و پرۆژەکانتان بوو لە 87 ئەمە بوو بە 500 لاپەڕە ینی کە تەقدیم کرا لیژنەی جیهانی بۆ گەشەپێدان و ژینگە لە 500 لاپەڕەیە ئێمە ئەو کاتە تەمان دەستمان نەکەوت بوو جا لەبیرمە مامۆستای دکتۆر تاریقمان هەبوو لە زانکۆی مووسڵ چی پیاڵن هەندەسەی BA پێگوتینەوە گوتی شتێکی وا حازر کراوە لە ئاستی جیهاندا زۆر گرنگە بەس هێشتا نەگەشتوتە ئێمە دوای لە 89 کوێت تەرجمەی کرد کوێت کردی بە عەربی خۆی ئەساساً راپۆرتەکە ناوی ئەوەر کۆمۆن فیوچەر بوو بە عەربی بوو بە مستەقبەلونە المشتەرەک کوێت کردی بە عەربی بە کوردی یعنی چی یعنی ئایندە هاوبەشەکەمان ئایندە هاوبەشەکەمان واتە لەژێر ئەوی دروشمێکە بەحث کردی کەم تەنمیا گەشەپێدانە ژینگێ بدەین ژێر وێدا چ تشت وەک پێشنی زۆر ڕاستە ئەجا لێرە مەبەستمەوە بوو کاتێک کە ئەمە بە 500 لاپەڕە بوو لە 89 گەشتە ئێمە کە لە 87 و دوای لە 89 کرا بە عەربی و هەر لە 89 گەشتە عێراق لە کوێتەوە ئەو کتێبە جاو کتێبە لە لامە 500 لاپەڕێ ئەو 500 لاپەڕەیە وا لە 5 دقەیە بۆت کورتەکەمەوە 500 لاپەڕە لە 5 دقە گرنگەکەی لەوەیە کە پێمان دەڵێ ینی هەر چالاکیەک دەکەین وەکو مرۆڤ ئەم چالاکیانەی کە دەیکەین دەبێ لە کاتی ئەو سوود و مفا و قازانجەی کە دەیگەێنین بەنەوەکانی ئێستا ئێمە پرۆژە بۆ دەکەین بۆ ئێستا دەبێ ڕەچاوی ئەوەمان کرده بێ نەوەکانی داهاتوش لێی زەرمەند نەبن ئەوانی سوودمەند بن کەواتە باسەکە ئاوا دێتەوە ئەنکو هەر چاڵکێکات نەهادا بکەین سەرساوە بەرژەوەندیانەوەی داهاتوو نەبی زۆر ڕاستە ئەمە چۆن بەردەوامی پێوتێت چۆن مستەمیر ڕەبێ چۆن تەنمیە مستەمیر ڕەبێ چۆن بەمانایەکی تر بڵێ مستەدامە بێ چۆن بە کوردی دەڵێن
گەشە پێدانی بەردەوام ئەو گەشە پێدان نییە ئەمڕۆ بیکەین سوودی ئێمەی تێدا بێ دوای 10 ساڵی ترنەوەیەکی تر بێ وێرانەیەکی تەسلیم بکەین کەواتە ئازایەتەکە لەوەیە کە تۆ بتانی پرۆژەکانت چالاکیەکانت کە دەیکەی لە بوارەکانی ژیاندا ئەو چالاکیانە ئەو گەشە پێدانە گەشە پێدانێک بێ بەردەوام بێ بەچی بەردەوامە بێ بەوەی کە لە خێر و خۆشی و قازانجی نەوەی ئێستادا بێ لە هەمان کاتیشدا کەواتە ئەف ئافتنەوەی چەندێت گەینیت و باپیرین مەوەکو مرۆڤاتی بوو ئەڤین نەڤیە vێگاوەی کە ئەمین یعنی زەڕەر گەهاندیەمە لەبەر پێش نەکەوتنی تەکنۆلۆژیا ڕەنگە باپیرانی ئێمە باشتر بن لە ئێمە ژینگەیەکی پاک و خاوێنیان تەسلیم کردوین لەبەر ئەوەی کاتی ئەوان تەکنۆلۆژیا ئەوە پێشکەوتو نەبووە لەم سەردەمەی کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە لە ئەنجامی زورترە بەڵێ لە ئەنجامی خراپ ئەبێ واڵێ لە ئەنجامی خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیادا ئەو کاتە چی بۆ زیانێک بە ئێستش دەگەێنێ نەکردبنەوەکان ئێستا دەبینی کە ژینگە پیس بووە زیان بە ئێستش دەگەێنێ کەواتە لێرە پرسیارەکە ئەوە دێ ئەمە خاڵی یەکەم بوو لە ئۆکچۆڵە لە پێناسەکردنی ئەو وەکۆڵێ گەشە پێدانی بەردەوامە خاڵی دوم چ دەڵێ خاڵی دوم دەڵێ گەشە پێدانی بەردەوام دەبێت ڕەچاوی سێ ڕەهەندی کردبێ کاتێ ڕەچاوی ڕەهەندی وەکۆڵێ کۆمەڵایەتیشی کردبێ سیاسیشی کردبێ ئابووریشی کردبێ یعنی بێ ئەم ڕەهەندانە هەمووی بەیەکەوە وەرگری تۆ بڕوانە کاتێک کە تۆ دەی پرۆژەیەک ئەنجامەدەی ئەم پرۆژەیە لە ڕووی ئابووریەوە سوودی هەیە نا بەڵێ سوودی هەیە بەڵام ئایا لە ڕووی کۆمەڵایەتی زیانی نەگەیاندۆ بە چینێک بە توێژێک لە توێژەکانی کۆمەلگا بۆ نمونە تەماشاکە ئێستا بمانەوێ لە بوارێکدا پیسبوونی ژینگە هەیە لەو بوارەدا کە دەمانەوێت پیسبوونی ژینگە ڕاگرین دەبێ هەندێک ڕێکار بگرینە بەر کەس قسەی نیە لێرە تاواڵێ ڕێکارەکانت بگرە بەر بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە وایە کە ڕێکارەکانمان گرتە بەر ئەگەر ئابووریمان سفر کردەوە نابێ ئابووریش سفرکەیتەوە کەواتە ئەبێ ئابووریش ڕەچاوکەی ئەویش بمێنێ بەڵام ئەبێ ڕێکارە ژینگەیەکە شەبێ ئەگەر ئەو ڕێکارەمان گرتە بەر و گوتمان ئیدی فڵانە جۆر لە ئۆتۆمبیل لەو شەقامە نابێ بڕوە ئەمە ڕێکارە بەڵام سێرەکەی کۆمەڵی کەس بێ ڕزق و بێنانە بن پیشەیەکی تریان نییە ئەمانە چۆنە بێ ئەبێ ئەوش ڕەچاو بکەی کەواتاڵێ وەختێ دەسەبەی بۆ چاکردنی ژینگە ئەبێ تۆ چیت کردبێ بوارە ئابووریەکەشت پاراست بێ هاوسەنگیەکە لە هەمان کاتە بوارە کۆمەڵایەتێکەش ماڵی خەڵکت وێران نەکردبێت و کەست لە ئیش و کار نەکردبێت ئەمە معادلەیە کە پێی دەڵێن ڕۆیشتن بەسەر چۆن دەڵێ شمشێردا یعنی بەمانایەک لە ماناکان زەحمەتە بەڵام لە هەمان کاتدا ئەمە مەسەلەکە کە چۆن گەشە پێدان بەردەوامە بێ کاتێ ڕەچاوی باری ئابووری و کۆمەڵایەتیش بکە مەقالە دکتۆرێکی زانکۆیە متخان مامۆستا هەر سەبارەت ژینگە هەیە بەحساوی چەندێت کرد کە 200 ساڵین بوریدا چیاین بەفرێ و سەهۆلێ یەتێنە بەهۆژاندن سەبەبیاوی چەندێک و ژینگە یا بەرف پیسبوونێکی چیت یعنی 200 ساڵین بوری ئەپی ڕەنگی دەست بکری حتا ڤیگافکێ ئەرێ ئەڤەژی هەروەکو بەریبێنێکی ئاماژە پێدای وێ چەندێ دگەهینیت و ئەڤین بەریمە ڕەحمەدانە بریە بەمانایەک لەماناکان لە ئەنجامی زیادە ڕەویکردن لە چی لە چالاکی ئابووریەکان بەچی مەبەستێک بەمبەستی ئەو تەماحی هەموو جارباسێکی یانی تۆ وڵاتێک تێسا یەکەم و دوم لە جیهانە چێن کە ژینگە پیسەکەن یەکەم ئەمریکایە دووەم چینە هەندێست مەبەست ئەان بێ مەبەست بە تەماحی ئابووریەکە ینی مەبەست جیت گەلدانیە کە بخۆ ئەو مەبەستەکە ئابووریەکەی یانی چۆن تۆ لە بیرتە کاتی کۆرۆنا بۆچی لە کاتی کۆرۆنا خەڵک دەیگوت یا جیهان دەیگوت ژینگە پاکە بۆ چونکە کارگەکان لە کار وەستان کەواتە ئەگە کارگەکان دەستیان پێکردەوە ژینگە پیس دەکەن جا تۆ ئەوە بووکە گوتم ینی گەشە پێدانی بەردەوام ئەبێ ڕەچاوی ئەوەت کردبێ لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتیش کۆمەلگا هاوسەنگەکەی ڕاگری جا بڕوانە وەختێک کە دەبینی جاری وایە چین یەکەم و جاری وایە ئەمریکا جاری وایە ئەمریکا یەکەم و جاری وایە چین دووەمە هەردووکیان یەکەم و دووەمی جیهانن لە پیسکردنی ژینگە بەس بە هەردووکیان دەڵێ حکم وەبەرهێنانێ باڵێ بە حکمی ئەوەی کە دەیانەوێ ئابووری یەکەم بن لە جیهانە ئابووری یەکەم و دووەم بن لە جیهاندا بۆیە دەبینی دنیا هەمووی کۆ دەبێتەوە جیهان هەمووی کۆ بێتەوە لە پاریس لە ساڵی 2015 ڕێکەوتنامەی پاریس بۆ ئەوەی هەر وڵاتێک بە ڕێژەیەکی دیاریکرا و گازی دوانە ئۆکسیدی کاربۆنی کەم کاتەوە بۆی پلەی گەرما بەرز نەبێتەوە لە ئەنجامدا یعنی چی دوانە ئۆکسیدی کاربۆن لە وڵاتە کەم بکرێتەوە یعنی بەشێک لە کارگەکانت چالاکی کەم کەرەوە یعنی بەشێک لە ئابووریەکەت ئەبێ کەم بێتەوە مانای لە ڕووی ئابووری زیانێکت بەردەکەوێ بەڵام آخر نابێت جیهانیش هەمووی وێران بێ ئەبێ بەو زیانە قبولکەی ڕێژەکەی بۆ دیاری ئەکرێ دوای سێرەکەی تەماحی ئابووری وای لێکا وەکو ترامپ جا بە شێوازێکی گشتی لە نێوان جمهوریەکان و دیموکراتەکان لە ئەمریکا ینی کۆماریەکان و دیموکراتەکان دیموکراتەکان لەگەڵ ژینگەن زۆرجان بەڵام زۆر جاریش جمهوریەکان لەگەڵ نین بەڵام ترامپ لە هەمووی خراپتر بوو ترامپ هەر بەجارێ لە ڕێکەوتنامەی پاریس کشایەوە کە لی دەچوو یانی چی ینی پابەند نییە بە هیچ شتێک
ئەگەر ئەم سەحب بکەینە کۆی ژیانە مرۆڤاتی مامۆستا سەردوو تشتێن ئەساسی ڕاوستیت وەکو جەنابێت هەموو جەرامەژێ پێدەت مەسەلا ژینگەهێ و هەمان دەمدا مەسەلا ئابووری ئەرێ دێ چاوە چێ بیتن ینی ئەم بێژین دا ژینگەهێ بپارێزین بەلێت هەمان دەمدا نزبە ئابووری دابەزیت و بهێتە خارج بەڵێ ینی وەکو گوتم هاوچێشەکە هاوچێشەیەکە هەمیشە دەڵێن ینی خدا بەقەدەر پێویستەکانمان دەرامەتی داوینەتێ بەێ نە بەقەدەر تەماحەکانمان وخەلقنا كل شيء بقدر وانە کەواتە بەقەدەر پێویستەکانمان خدا پێداوین بە زیادەوە بەس نە بەقەدەر تەماحەکانمان ئەم تەماحی کە مرۆڤ دەیکا لە پێناوی چۆن ئەڵێ ینی خۆتۆ بینی ینی زۆر جار وەزارەت ناوی ئابووری و داراییە بەێ ینی گرنگە کاتی هەر دارایی نەبێ ینی بەگە هەتەنا وەزارەتێک هەر ناوی دارایی بێ مەسەلەکە هەر پارەیە بەس اقتصاد فراوانترە لە مەسەلەی دارایی لەبەرەوە بینی ینی جیهان خەریکە ئابووری پشتگوێ بخەن خەریکە ئابووری کورت کەنەوە تەنها لە دارایی بۆیە دەڵێن فڵانە کەس ملیاردێری یەکەمە لە جیهانە ئەوەندەی هەیە بەڵام ناپرسن چۆنی پیا کرد لەسەر حیسابی چی بوو چەند کارگەی هەیە چەند کۆمپانیای هەیە چەند ژینگەی پیس کرد چەندێ نەخۆشی بۆمان هێنا ئەمە مەسەلەیەکی گرنگ باشە مامۆستاگەر vێگافکەی ئەم دەما بەحسا پیسبوونا ژینگەهت کەین زۆر جار فۆکسەمە تەنێت کەویتە سەر ئەوی بوونەوەرەی کەم بیژنێ مرۆڤ ئانکو زیندەوەرێکی هۆشمەند ئەرێ تنێ مرۆڤ بەشدارەت پیسکردنا ژینگەیەدا یانژی بوونەوەرەندی ترژی بوونەوەرەکانی تر بەبوونی خۆیان لێیان گەڕی وەکو گوتمان چیان سروشتی خۆ کێشەنینە بە سروشتی خۆیان کێشیان نییە بە سروشتی خۆیان وەکوڵە دوژمنی سروشتی یەکدین بەێ هاوسەنگەکە ڕاگرن بەڵام ئەوە مرۆڤە لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیدا ژینگە بەێ باشە ئەم بچنە سەروی چەندی مامۆستاکە بزانین پەیاما ژینگەهێ چ تشتە بوو پاراستنا یعنی وەکو بژنێ معاملەکردن ئەدگەل نیشتیمانیژی ینی ژینگە چه پەیام ناودا هەیە بوو پاراستنا نیشتیمانیش بەڵێ وەکوڵێ هەمومان باسی ژینگاکەین کەمان باسی ژینگاکەین ئەومانەیەکی هەموومەن باسیەکەین ئەومانەی وایە ئەگە پەیامێک هەبێ لە ژینگەدا ئەو پەیامە بریتە لە شەراکەت بە کوردی هاوبەشی کەواتە ئەگە بڵێن ژینگە پەیامێکی هەیە لە سەرتاسەری جیهاندا بڵێ ژینگە لە کوردستانە پەیامێکی هەیە بڵێ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان پەیامی چییە ڕیسالەکەی چییە ڕیسالەکەی بریتە لە هاوبەشی لە پاراستنی ژینگەدا یعنی چی هاوبەشی لە پاراستنی ژینگە یعنی بەو مانایی کە دەڵێ ژینگە بە یەک تاقە وەزارەت ناپارێزرێ ژینگە بە یەک تاقە دەستە ناپارێزرێ دەستەکە چاودێری ڕاوێژکاریە کار دەکا بە هاوبەشی لەگەڵ 14 تا 15 وەزارەت و دەستەدا پێکەوە دەتوانن ژینگەی کوردستان بپارێزن ئەمە مانای چی ئەمە مانای وایە کاتێ هەر شوێنێک کە باسی ژینگە هات من وەکۆڵێ نمونەیەکت پێڵێم یعنی تازەترین نمونەکە لەم هەفتەیە بینیمان مەسەلەن سووتانی دارستانەکان یا با بڵێم سوتاری درەخت و نەمامەکانی بناری گۆژە بوون بەێ ئەمە چەندین ساڵە مەسەلەن وەزارەتی کشتتوکاڵ پێوەی ماندووە ینی چاندویەتی و ینی بکۆڵێبێری کرد ڕەنگە هەندێکی هی پێشی ڕاپەڕینش بێ بۆ نمونە بەڵامە بینی چۆن دەڵێن شقارتە لە دار دروست دەکرێ دوای بێتە یەک دانە ئەو دانێت توانێت سووتاندنی هەموو دارستانەکەی هەیە کەواتە بزانە شەڕ و خێر چەند مشکلێ ینی کاتێک کە خێر چەند زۆری شەبێ بەڵام شەڕ ئەگەر لەو درەختە بەشێکی لێ بکەیتەوە بیکەی بەش قارتۆ بە یەک دانە هەمووی سووتێن دیسان ئەوەژی پرسیارە مامۆستا بۆچی باندورە شەڕی تەسیرە شەڕی هەمی جار زۆرترش یا خێرێ ئەوتر ئەمە سروشتی ئەمەیە ئەلێرەوە پێمان دەڵێن ینی ئەمەی تۆڵی چۆن ئەڵێ کورد لە مێژە وەکو پند وەڵامی داوتۆ کورد دەڵێ لە پەندی پێشینانە دۆستت هەزار بێ دۆستت هەزار بێ دوژمنت یەک بێ هێشتا زۆرە ئەنایوا دوژمنایەتی چەند خەتەرە جا لێبەرەوە مەبەستمەوە بوو یعنی ئەگە بیرکەیتەوە ئێستا زۆر جار یەکسەر تۆ دیمەنەکە ئەبینی شتێکی زۆر ناخۆشە دیمەنێکی سەوزت هەیە ڕەش هەڵەگەڕێم هەموو درەخت و دارە ئەم پاوانە هەموو دەسووتێ مەسە بێ بیرکەیتەوە بڵێ هۆکارەکان چین مەسەرە هۆکارەکانە بێ بەکو تەزامنی وەکو هاوبەشی بۆی بڕۆی یعنی ئەم ساڵ تایبەتمەندیەکی دیاریکراوە بوو ئەم ساڵ تایبەتمەندێکە چی بوو کۆرۆنا بوو زانە ساڵانی تر یەکێ لە شتەکان ساڵانی تر مەسەلەن سەیران هەبوو خەڵک دەچۆ گەشت و گوزار لە مانگی 3 لە مانگی 4 لە مانگی 5 لەبیر دێتەوە ئێستا کە مانگی 3 و مانگی 4 و 5 ئێمە کۆرۆنا بوو بە تایبەت مانگی 3 و 4 دەرچوون نەبوو کە دەرچوون نەبوو ئەو پوشوشتانی کەوا سەوز بوون و کەسک بوون ئەو کاتە هەمووی وشک بوو بە پێوە وەستا ئەبینی ئاسانتر ڕێژەی سووتانی زیاد کرد ئەوە کوچی وەکو سروشتێکەکەی وەکو لایەنە سروشتێکەکەی ئەوجا لە لایەکی ترەوە کاتێک کە دەبینی لە ڕووی میزانیە و باری دارایی چکە تۆ بزانێت کە نەوت کە کۆرۆنا هات نەوت نەچوە دەر نەوت لە جیهاندا خەریک بوو ببێتەوە 0
یا بە بەلاشش بیدەی بە خەڵک نەیەوێ جاکە ئەو هاتە خوارەوە وەزارەتی کشتتوکاڵ کارێکی جوانیان هەیە وەزارەتی کشتتوکاڵۆک و لایەنی جێبەجێکار هەموو مانگی دوویەک مانگی شوبات یا بۆ مانگی ئازار هەڵپاچینیان هەیە میزانەیەکی دیاریکراویان هەبوو هەموو ساڵێک ئەو کارە ئەنجامەدەن لە مانگی دوو لە مانگی سێ بەناو ئەو درەخت و دارستانەیە لیژنەیان هەیە دەگەڕێ هەڵپاچین دروستەکە ئەو لەقانە ئەو شتانە بەنەوێک ئاگەر بڕ شتێک ئاوەی بۆ دروستەکە ئیدی ئەو ئاگرانە وا بڵاو نابێتەوە ئەمساڵ نەیانتوانی چونکە ئەمساڵ لەبەر باری دارایی و ئەوە نەیانتوانی من ئەو شایدیان بۆ دەم کە ئەو بودجەیان نەبوو لە مانگی دووش منع تەجەول ئەوەی کەوای پێ دەڵێن قەدەغەکردنی هاتوچۆ بوو ئیدی کە ئەوە نەکرا ئەویش یەکێکە لەو هۆکارانی کە بە ئاسانی ئێستا درەخت و وەکۆڵێ ئەو شتانە دەسووتێ جا سووتانی ئەم پاوان و ڕەز و دارستانانە ڕەنگە هۆکاری بابەتی هەبێ و ڕەنگە هۆکاری کەسیشی هەبێ هۆکارە بابەتیەکان زۆر جار یعنی کە ڕووەدا ڕەنگە لە ئاستی جیهانیشدا ئەمە ڕۆدا لە ئوسترالیا ڕۆدا لە بەرازیل ڕۆدا لە وڵاتانی تر ڕۆدا لە شوێن تر ئەگەر لە هەموو جیهان وەریگری وە کوردستانیشەوە هەنە جار هۆکارەکان سیاسی دەوڵەتێکی تر شەڕ لەگەڵ گروپێکی تراکە لەسەر خاکی تۆ ئەو هۆکارەکان سیاسی ینی بەمانای تر بڵێم ینی تۆپبارانکردنی ئێران و تورکیا بۆ ژینگەی ئێمە هۆکارەکان سیاسین بەڵام دوجار ژینگە تایدا ئەبینی زەرمەند دەبێت لە هەندێک وڵاتدا هۆکار ئابووریە ڕەنگە لە شوێنێکی دیاری کراوە ئێستا زۆرجار لە خانەقین لە عێراق لە شوێنەکانی تری ناوەڕاست و باشووری عێراقی شەهانە جار دەیانگوت فڵانە شوێن سووتا دوای ماوەیەک ئەکرا بە مۆڵ ئەکرا بە شتێکی تر ئەو کات بۆیان دەرەکەوت ئەو کەسە بەتەمای ئەوە بووە لە ئەنجامەکە زۆر جار جەنابێت ئاماژەداوی ئاختنەی کە ژینگە ماڵە هەموو مرۆڤاتیەیە جوداکاری تێدا نایەتەکردن ئەرێ ئەف وڵاتەژی دەما وێرانکاریە دروستکەن مەرەمێن سیاسی ئەرێ ئەف وعیل دەفوانژینینە و بوانژی زەرارە ئەمەم ئەبێ سیاسەکان ئەوە نازانن ینی گرفت ئەوەیە سیاسەکان لە ئاستی جیهاندا بیر لەوە ناکەنەوە کە ئەمە دوجار وەکو گوتمان ژینگە سنوور نازانێ ئەو ژینگەی کوردستان کە پیسە بێ زیان بە ئێران دەگەینێ ئەو ژینگەی کوردستان کە پیسە بێ زیان لە داهاتوو بە تورکیا دەگەینێتەوە یعنی سیاست مەدارەکان زۆریان ئەوێ هەتاوەکو ژینگە دۆستان تیان گەێنن یا بەمانایەکی تر ڕەنگە تێژ بگەن بەڵام هەموو جار دەڵێ وەکو گوتمان مەسلحەتە سیاسی پێش ئەڵێ من مەسلحەتی سیاسی و بەرژەوەندی سیاسی خۆم پێشەق ئێستا وڵاتێکی وەکوین یعنی شەڕی نێوان سەرۆکی فەڕەنسا و سەرۆکی بەرازیل لەسەر چی و بە ئاشکرا لەسەر میدیا هەردووکان قسەیان بە یەک دەگوت قسەی زۆر بێمانە قسەی بێمانە وەکو ئەو کۆمنتانەی کە خەڵکی ئێمە دەینووسن بۆ گەشتە ئەوە چونکە فەڕەنسا دەڵێ دەبێت ژینگە بپارێزرێ بۆچی فەڕەنسا خەمێتی چونکە ئیتیفاقی پاریس لە 2015 لە فەڕەنسا کراوە ئەوان سەرپەرشتیەکەن بەڵام سەرۆکی بەرازیل دەڵێ ڕاستە ئێوە دەتانێت دارستانەکان بمێنێ و ئەوە بریتە لە سیەکان و ئەندامی هەناسەی جیهان بەڵام دەڵێ من نانم نییە بۆ بەرازیل ینی خواردنم نییە بیان دەمێ من گۆشت ناتوانم بە خەڵک بدەم ئەو ئیمکانێتە ئێمەمانوێ ئەو ڕوبەرە بکەین بە پاقلا ینی سەرۆکی بەرازیل نایشارێتەوە بەشێک لە دارستانەکان بە دەستی خۆیان دەسووتێنن بەرازیل لە پێناوی چی لە پێناوی نەمانی درەختەکان دوجار دەیکەن بە ئەرزێکی کشتتوکاڵی لە پێناوی چاندنی پاقلا کە هەمان چۆن لە ڕەهند چۆن لە هەمان بڕی پرۆتینی گۆشت دەداتەوە بە قەڵکەکەی فەقیر کە لەبێ مەبەستم چی بوو بەستمەوە کەواتە لە ئاستی جیهانیشە ڕەنگە وابێ لە ئاستی خۆشمانە دەبێت چاودێری بکەین زۆر دێمە سەری کە هەندێک جار بە مەبەستی ئابووری یعنی شوێنێک بینی لە کوردستانە زۆر بجاگە بڕوانیت کاتت هەبێ بەرەن ژمارەیەکت پێ بڵێم با باسی 10 ساڵت بۆ بکەم بەپەل 10 ساڵ لە چەند چرکەیەەکە ساڵی وەکۆڵە 2010 تا 2019 کە ڕۆیشتووە ئمە لە ساڵی 2010 لە ساڵی 2010 184,000 دۆنممان سووتە ئەو لە خیاڵت بێ 184 لە کوردستاندا ئەبسەدەما حاڵەتین سروشتیان دەست سروشتی و دەستی خۆمان و دەستی دەرەکی هەمووی کۆکەرەوە 184,000 دۆنممان لە 2010 سووتە لە 2011 79,000 دۆنممان سووتە لە 2012 88,000 دۆنممان سووتە لە 2013 38,000 دۆنممان سووتە لە 2014 45,000 دۆنممان سووتە لە 2015 شتێکی سیر بوو زۆر زیادی کرد بوو بە 314,000 قەت ئێستش نەگەشتوینەبەوە 314,000 لە 2016 بوو بە 165,000 دۆنممان سووتە لە 2017 52,000 لە 2018 بوو بە 26,000 دۆنم لە 2019 34,000 دۆنممان سووتە گشتی کۆکەرەوە لەم 10 ساڵە 1,30,000 دۆنم پاوان و ڕز و درەختمان سووداوە زەرمەندی ڕقم ئێک ئەدوێ سووتاندنێدا هەفوڵاتیە یانجی کۆی گشتی هەموو هاوڵاتیەکە بۆ چونکە دوجار تۆ چی سووتە کارگەی درەخت چییە کارگەی وەبەرهێنانی ئۆکسسیژینە سووتە کارگەی وەرگرتنی کاربۆن دوانە ئۆکسیدی کاربۆنت نەما
ئەوە زیانی بە هەموو مانگەیان جا لەبەرەوە جا یاسا زۆر گرنگە یعنی وەزارەتی کشت و کاڵش لە 2012 بەشدار بووم لە دەرەوەی پەرلەمان نەبوومە بەس بەشدار بووم وەکو شارەزایەک لە داڕشتنی یاسای ژمارەدەی ساڵی 2012 یاسایەکمانێ بە ناوی یاسای ژمارەدەی ساڵی 2012 یاسای دارستانەکە لەوە باشتر یاسای دارستانەکەن 27 مادەیە زۆر بە جوانی باسی ئەم بابەتانی کردو بەڵام چی ئەو دارستانانە ئەسووتێنێ نە کامیرەمان هەیە نە دیارە کەس ئێسووتێنێ لە ئەنجامدا نمونەیەک پێ بڵێم یعنی بە پێی یاساکان غەرامەی داناوە چونکە درەختەیە هی زمانی سەردەمی پاشایەتێت تۆ ئێستا ئێسووتێنی بەچی خۆ بۆ نابێت درەختێ بچێنی تۆ لە جێگەی وایە کەواتە یاسای ژمارەی ساڵی 2012 کە ناوی یاسای دارستانە و کشت و کاڵ وەزارەتی کشت و کاڵ چۆن ئەڵێ بە دوایە دەچێ و جێبەجێی دەکا یاسایەکی باشە بەڵام تۆ بڕوانە نمونەیەکت پێ بڵێم لە ساڵی 2018 ئەم خەڵکەکەەوە داری سووتاندۆ و پاوانی سووتاندۆ و چۆن ئەڵێ دارستانەکانی سووتاندووە دیارنین چێن لە ساڵی 2018 ینی نزیکەی 166 ڕوودا وەرگرە لە کوردستانە لە ساڵی 2018 166 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دارستانەکان و سووتانی پاوانەکان وەرگرە چەندی گەشتۆتە دادگا لە 166 ڕووداوی سووتان چلی گەشتۆتە دادگا منیش دیاوێ پرسیارە بجانابێتە بکەم یعنی کە دەما ئەف حاڵەتە هێنا ڕوودان ئەف شاشین ژینگەیی و زەڕەر بگەیتە ژینگەهەیە ئەری قانون ڕۆڵی خود گێڕیت کەواتە قانونش دەستکاری ئەوێ ینی قانونەکە قانونێکی باشە قانونی ژمارەدا کاتێکە ئەیدێتە دادگا کەسەکەت دایە دادگا بەس ڕووداوەکانی سووتانی پاوانەکان لە ساڵی 2010 گوتم 166 لەم 166 چلی گەشتۆتە محکەمە کە چلی گەشتۆتە محکەمە و دەرکەوتو هەندێکیان تەبریئە کردو هەندێکیان سزاداوە چی دەستکەوتووە لە سزادانەکە 5 ملیۆن دینار 5 ملیۆن دینار بەشی هەندێک یەک تاقە درەخت نییە کە سوتاوە لە کاتی چەند ساڵە خەریکی 50 ساڵە خەریکی درەختێکی تەمەنی ئەوەندەیە کەواتە قەرەبووەکان لە چاو زیانەکان هیچ نین کەواتە ئەمەش مەسەلەیەکی ترە زۆربەی زۆری ئەو سوتانانە چییە ئەوترێن نەناسراوێ کردی نەزانراوێ کردی کەواتە چیمان پێویستە کەواتە ئەومان پێویستە ژینگە بە ڕۆڵە چاودێریەکەی کشت و کاڵ بە ڕۆڵە جێبەجێکارەکەی بەرگری شارستانی بە هاتنە هانای چۆن ئەڵێ کوژانەوەی ئەو ئاگرانی کە ڕوئەدا ڕێکخراوەکانی سەر بە UN بە تایبەت UNEP لە هەرێمی کوردستاندا ئەبێ ئەگەر ینی نووسینگەیان هەبێ لەگەڵمانە بن قۆنسولی وڵاتان کە زۆر جا دەڵێن چ پێویستیەکتان هەیە دەرکەوتەمە یەکێکە لە پێویستیەکان کە زۆر گرنگە چونکە کاتی خۆی GIZ ئەنی چۆن ئەڵێ منێکی ئەڵمانی بوو دەستی هەبوو بۆ یارمەتیدانی وەزارەتی کشت و کاڵش بۆ دروستکردنی ئەو ئاگر بڕانە بۆ دروست بۆ هەڵباچینەکان بۆ کەمکردنەوەی ئەوانە لەبەرەوە وەکۆڵێ شتێکی تر گەشتیار یعنی ئەگەر بچیتە سەر حاڵەتەکان ینی هۆکاری سیاسی هۆکاری چۆن ئەڵێ ئابووریمان باس کرد ئەو گەشتیاری کە دێ چ قازانجێکی لێکەین قازانجێکی دیاری کرا بۆ نمونە بەڵام ئەگەر هات و ئاگری کردو و گۆشتی برژان و ئەو هەموو قەتپاڵی بۆمان سووتان ئەمە چ زیانێکی لێماندا باشە یعنی تەسەورەکەی لە ڕووداوەکانی ئەم هەفتەیە گەشتیارێک لە ئیتالیا 2 کیلۆ لە لمی کەناری دەریاکەی هەڵگرتووە بەمەبەستە وەکو شتێکی تایبەتە ئەو لمێکی تایبەتە بیباتەوە لەگەڵ خۆیدا بە 1000 یۆرۆ غەرامە کراوە لێشیان سندوێتەوە 1000 یۆرۆ ئێمە گوتم لە 166 ڕووداوی سووتاندا هیدار و درەخت چیلیان چوبێتە بەردادگا و 5 ملیۆنمان دەستکەوت بێمانەی غەرامەکان هیچ نی نهال هەرێما کوردستانی مامۆستا دیاردەک هەیە ڕەنگە جەنابەتە ژیب ئەف چەندە دیت بیتن دەما قەبرستان تێنە دروستکردن و پشێوازێکی بەرفرە خطوط ناڕانک و ئاگربڕا لێ دەن دەوروبەرێتوێ و قەبرستانی هەمیت سوزن بۆ مەرەماوی چەندێک کە بێتە خاوێنکردن ئەرێ ئەڤە ژیت هێتە حسابکردن هەژمارتن وەک سەرپێچیا ژینگێ ئێمە دەبێت ورد ڕووداوەکان فێرمانەکەن لە پاڵ یاسای دارستان و یاساکانی دیکەدا یاسای گەشتیاریشمان ئەبێ بە جۆرێ بێ ینی گەشتیار لە وڵاتانە مافی ئەوەی نیە ئاگر بکاتەوە دەچیە بۆ گەشت دەبێت خواردنێک لەگەڵ خۆی دابەرێ ئەو خواردنە بخورێت ئاگرکردنەوە بە پێی چۆن ئەڵێ مەسەلەیەکی زۆر جوانە یاسای ژمارەدەی ساڵی 2012 یاسای دارستان دەڵێ ئەگەر ئاگرت کردەوە ئەبێ 300 متر 200 تا لە هەندێکشا 200 لە هەندێکی تا 300 متر دووربی لە درەختەکانەوە خەڵکی ئەماچێتە ئەوێ ئەگرێکات و دوو مافی ئەوە نییە بە شەوان هەتا بەیانی تۆ لەوێ بیت و بۆ خۆت ئاگر بکەیتەوە
دەبێت لە سەعاتدا لە کاتێکی دیاریکرا کۆتایی پێ بێت دەبێت لە نێو ئەو دارستانەدا تاوەر هەبێت تاوەری چاودێری دەبێت کامیرەی چاودێری هەبێت تا بزانین چێ بۆ شقارتەی یەکەمی لێدا چێ بۆ ئاگری کردەوە چێ بۆ ئاگری بەجێ جوانە هەمی جۆرەمە سەدەمان بەحسا ژینگە پارێزیت بکەین فۆکسامە بوو لایەنێ سیاسەتمەدارە چیتن وەکو سەرئاستی وڵاتە و دەولەتە و هەرێما و کە تێتە بەحەزکردن ئەرێ تنێ بەرپرسیاریە ڕقم ئێک کەویتە سەر شانێن بەرپرسە وەکو حکمڕانیەت و دەسەڵات یانجی هەفوڵاتی بخوژی بەرپرسە بەرامبەر ژینگە سێ کەرت هەیە کەرتی گشتی کەرتی تایبەت کەرتی سێ بەێ یعنی ئەمەمانەی چییە کەرتی گشتی لە هەموو وڵاتەکە ینی حکوومەت بەێ حکوومەت لایەنی جێبەجێکارە بەپێی ئەو وەزارەتانی کە هەیەی لە خەمی کارەکەیدا دەبێت دوو کەرتی تایبەت ئەمڕۆ کە کەرتی تایبەت زیادی کردووە کەرتی تایبەت لە وڵاتی ئێمەدا نابێ هەر بۆ قازانج کار بکە دەبی ئەوەی لە ئاڵقی پێشوو باسم کرد CSR-ەکە ینی چۆن دەڵێ لێپرسراوێتی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کۆمپانیاکان جوانە دەبی ئەوە بکەن کەرتی سێم بریتە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بەڕاستی لە هەرێمی کوردستاندا ڕەنگە نزیکەی زیاد لە 200 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تایبەت بە ژینگەمان هەبێت بەڵام زۆر گرنگ ئێمە بە دوواداچوونەکەین بزانین کاراکان لە نێو ئەو 200دا لە هەر پارێزگا و قەزایەکدا چێ کارایە ئەوە گرنگە یارمەتی بدرێن و پشتگیری بکرێن کەواتە مامۆستا ئەم دوماهی تەوەر سەروی چەندێ پاخفین ئەو بەهانا چنە کو ژینگە پارێز بەحسا پاراستنا ژینگە هێتکەن چ بەهانایەک پشتوی چەندێ هەیە وەکو لە سەرەتا گوتم ینی هەموو ڕێکخراوێک هەموو وەزارەتێک هەموو دەستەیەکیش توانێ بڵێ من ئۆکۆڵێ ئەوەی کە فۆرمە کارکردنە خۆ هەیە یعنی وەکو چۆن دەڵێ ڤژنی هەیە میشنی هەیە بە مانایەکی تر یعنی دیدگای هەیە و لامان کاتیشدا پەیامی هەیە بەهاشی هەیە بەهاکان من بە کورتی باسم کرد جارێکان ینی بەهاکان لە بواری ژینگە پارێزی بە ئەزمموی زیاد لە 30 ساڵی خۆم ئەتوانم وا بڵێم بەهاکان لە بواری ژینگەدا یەکەمیان هۆشیاریە هۆشیاری سەرچ ئاست تە باسی ژینگاکەین ئێستا بەستەمل سەر ئاستی هەفوڵاتی نانە تاک و حکوومەت و هەموو کەس بەڵێ هۆشیاری بۆ هەمومانە یعنی زۆر گرنگە تۆ بڕوانە هۆشیاری ژینگەی لای تاکێک بێ لە سنوورێکی دیاریکراوە سوودی هەیە ئەگەر هۆشیاری ژینگەیی لە لای وەزیرێک بوو زۆر باشتر و چاکترە زۆرتر چۆن کاریگەریەکەی زیاترە ڕوبەرەکەی کارکردنەکەی زیاترە جا ئەڵێ هۆشیاری زۆرجاران ڕۆشنبیری هۆشیاری پلەیەکی پێشکەوتوترە لە ڕۆشنبیری بچی ڕەنگە من و تۆ لە بوارێکە ڕۆشنبیری ژینگەیمان هەبێ چۆن دەستمان کەوتووە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە شتێکمان دەست کەوتووە یەکێ سێری ئەم بەرنامەیە بکە چی بۆ دروستەوێ زانیاری دل دەف دروست بن ینی پێوتێ ڕۆشنبیری ژینگەی بۆ دروست بوو بەڵام مەرج نییە بچێ کاری پێ بکە مەرج نییە بچێ کاری پێ بکە معلومەیەکە و کەواتە چ تشتێک تەفعیلا وێ سەقافەتێکەکە گۆڕینی ئاستەکە لە ڕۆشنبیریەوە بۆ هۆشیاری هۆشیاری مانای چیە وەکو هەمجا باسیەکەین دەڵێن لە یەکێک لە پێناسەکان ینی پێناسێکی پزیشکی سوودی هەیە بۆ ژینگە ینی چۆن دەڵێ تۆ چوزانی من هۆشیاری ژینگەیم هەیە زۆرجە هاوڕێیەکت کەسێکت دەبینی ئەو کات بزانە ئەو برادرەت هۆشیاری ژینگەی هەیە کاتێک کە دڵی ئێشێ ئازاری پێدەگا کە شتێکی پیسبوونی ژینگە دەبینی یعنی تەماشاکە یعنی ئەگەر لەو کاتێ یەکێ ژینگە پیسەکە یەکێک درەختێک دەستوتێنێ یەکێ درەختێک دەبڕێتەوە کەسێک دەڵێ ئەوە شتێکی خراپە ئەوە ڕۆشنبیری ژینگەیە دەزانێ خراپە بەس یەکێکی تر خەریکە بگریە پێی ناخۆش وجدانەوەیت ئێشیت ئەم وجدانە ئەمە لە چۆ دەڵێن کەواتە لێرە بۆمان دەرکەوت وەکو گوتم چۆن دەتوانی بڵێ فلانە کەس هۆشیاری ژینگەی هەیە ئەو کاتی دەڵێن کاتێکە یەکێ بن بۆ نەشتەرگەری تەخدیر دەکرێ بەنج دەکرێ ئەگەی لە خۆی نییە وایە ئەو کاتێک کە ورد بەنجەکە بەری دەدا پشتی نەشتەرگەری دوای نەشتەرگەری کە بەنج بەری دەدا هەندێ دەناڵێنێ ئاخ دەکات دەنگێک دێ پێدەن دەنگی ناڵین دەناڵێنێ ئەو کات چی دەڵێن دکتۆرەوە چییە دەڵێەوە بەنج بەری دەدا کەواتە پرۆسەی بە ئاگا هاتنەوە پرۆسەی بە ئاگا هاتنەوەی کەسێک کە نەشتەرگەری بۆ کرابێ لە ژێر بەنجە پرۆسەی بە ئاگا هاتنەوە ناڵینێکی لەگەڵدایە ئازارێکی لەگەڵدا اینجا هەست بە ئازارەکەی دەکە دەڵێن بۆ هەست بە ئازار دەڵێن دێتەوە هۆشی خۆی وا هۆشیار دەبێتەوە مادام دێتەوە هۆشی خۆی و هۆشیار اینجا هەست بە ئازارەکەی دەکە کەواتە هۆشیاری سیاسی ئەو سیاست مەدارەی کە خەم بۆ کوردستان دەخوا ئەو سیاست مەدارەی کە چۆن دەڵێ یعنی ئەگاتە ڕادەی گریان بۆ وڵاتەکەی خۆی ئەو ئابووری ناسەی دەگاتە ڕادەی گریان و ئێش بۆ هەست بە ئێشەکە ئەو ژینگە پارێزەی کە هەست بە ئازاری ژینگە دەکە ئەمان هەمووی هۆشیارن چونکە هەستی پێ دەکەی کە ئەم کەسە ئازاری دەگاتی ئەلو کاتە ئەتوانی بە ئاسانی بڵێ چێ هۆشیاری ژینگەی هەیە ئەف دیاردن سروشتی مامۆستاپێشی ویاخستنێ تەمان بکەیت دەما ئەف دیاردن سروشتی دروست بن وەکو زیلزال و تووسامی و
فەیازانات و ئەف تشتە دەمات دروست بن ئەڤەژی ئێکش ئەگەری دوێن سەرەکی پیسبوونە ژینگەیە یانژی سروشتی خۆوە نەخێر نەخێر هەمووی کاریگەریە ینی ئەو شتانی کە پێشتر نەبوون ئێستاهان هەمووی کاریگەری پیسبوونی ژینگەیە جا لەبەرەوە وەختێک کە تۆ بڕوانە وەختێک کە چۆن دەڵێ ژماری کارگەکان لە ڕادەبە دەرەبێت و پارەیەکی باش خزنە بێ لە لای ملیاردێرەکانی جیهان مانەوەی ئابووری ئیشەکە کارگەکان ئیشەکە ئەی دوانە ئۆکسیدی کاربۆن و میثان و هەموو شتانیان فرێدای هەوا پلەی گەرما بەرز بووە کەواتە ئێستا تۆ بینی تەماتاڵێن بۆ تەماتە لە زستانە هەیە ئەڵەن چونکە خانووی شوشەیان بۆ دروست کوورە بیوت زوجاجیە خانووی شوشەی مانای چییە یعنی ئەو درەختەی کە لە نێو خانووی شوشەی دروستەکەی دوانە ئۆکسیدی کاربۆن دەداتەوە کە دەیداتەوە تۆ چی لەکەی نایڵی بڕۆتە ئاسمان لە نێو شوشەکە لە بنمیکی شوشەکە دوانە ئۆکسیدی کاربۆن کۆبێتەوە صفەتی چیە دوانە ئۆکسیدی کاربۆن و میثان صفەتیان ئەوەیە کە دەیەڵێ گەرما بێتە ژوورەوە بۆ ناو شوشەکە بەس نایڵێ گەرماکە دەرچێ کەواتە بەردەوام لە ڕێ ئەوە گەرما دێتە ناو شوشەکە کە گەرم بوو لە ناو شوشەکە لە زستانیشە تەماتە لە کەسکەوە لە سەوزەوە بۆ سوور دەکە جا بڕوانە دنیای ئێمە ئێستا جیهان کە زیاد لە 10 ملیارد تۆن گازی دوانە ئۆکسیدی کاربۆن لە هەوایە ئەم بەرگە زەویەی ئێمە بۆتە چی هەمووی بۆتە 10 ملیارد تەن زیاتر لە گازی دوانە ئۆکسیدی کاربۆن کەواتە چیەکە ڕێگە دەدا گەرمی ڕۆژ بێتە سەرزەوی بەڵام ڕێگە نادا گەرمی ئێرە بڕوە کەواتە گەرمی زیادی کرد سەهۆڵبەندانەکان دەتوێنەوە سەهۆڵبەندانەکان توایە چی بوو بڕی ئاو زیادی کرد لە کەنارەکان ئەو شارانی دەکەونە کەناری دەریاکان نقم دەبن فیلمی 2012 بۆ خەڵکەوێت قیامەت ناباسی قیامەت نییە فیلمەکەی بە ناوی 2012 یعنی تەسەوری وا بوو کە لە 2012 ئەمە ڕووبدا بەڵام بە شێوازێک لە شێوازەکان ڕۆدا کەواتە قۆناغی ئەوەی کە بڵێن بەهاکانمان چێ بەهاکانمان یەکەمیان بریتە لە هۆشیاری ئەم هۆشیاری لە چۆ دەست پێکە پلە بەپلە یەکەم لە ڕاگەیاندنەکانەوە کە ڕۆشنبیری بڵاوکەیتەوە ئەم ڕۆشنبیرە لە قوتابخانەشەوە لە باخچەی چاوایانەوە هەتا گەیتە خوێندنی باڵا مەبەستەش القوتابخانە ینی وەکو مادەیەک بێتە گوتن تێکەڵێکی بە هەموو مادەکان کە کردت بە یەک مادە و ئیمتیحانت لێکرد خوێندکار و قوتابی فێرخواز ڕقی لێبێتەوە من دەڵێم ژینگە دەبێت تێکەڵی هەموو بابەتەکان بکرێت لە جاتی ئەوەی لە یەک بابەتی دیاری کراوێ ئەو بابەتێکی ترە ڕۆژە باسیەکەی بەس مەبەستم چی بوو ینی ڕۆشنبیری ژینگەی لە ڕێی ڕاگەیاندن دەست دەکەوێت بەڵام پەروەردەی ژینگەی لە چۆ دەست دەکەوێت لە ڕێی قوتابخانەکان لە ڕێی خوێندنی باڵا هۆشیاری ژینگەی چۆن دروستە بێ بەرهەمی ڕۆشنبیری و پەروەردەی ژینگەی لێکە دەی حاڵەتێکی ناوە پەروەردەی دەمەبەستاتە زیاتر ئەوە کە ڕێکخراوین ژینگەهی پترڕۆڵی خۆ بینن ناوە پرۆسا پەروەردە مەبەستم قوتابخانەکانە مەبەستم خوێندنگەکانش ئەوانە هینی سێمن وەکو گوتم ڕێکخراوە ئەچنە ڕۆژهۆیەکە ئەچنا وەکو چەند ڕاگەیاندنەکان یان وەکو چۆن دەڵێ ڕێکخراوی ژینگە پارێز ڕەهەندە ئیعلامەکەی میدیایەکەی ئەو خەڵک پەروەردە ناکە ئەو بەڵکو ڕاگەیاندنی هەیە بەهای دووەم خۆشەویستیە خۆشەویستی چه پەیوەندی بێ چەندی بەهەیە بەڵێ باشە یعنی والذین آمنوا أشد حبا لله یعنی ئەگە باوەڕدار بی ینی بێباوەڕێک چەند بتەکانی خۆی خۆش دەوێت چەند خداوەندە دەستکردەکانی خۆی خۆشەوێ بەڕێژێ آمنوا أشد حبا لله دەفەرمێ والذین آمنوا أشد حبا لله دەبێ وابێ ینی دەبێ وابێ بێباوەڕێک بۆ خداوەندە دەستکردەکەی چەند خۆشەویستی هەیە دەبێ باوەڕداران بۆ خدا والذین آمنوا أشد حبا لله باوەڕداران دەبێ زیاتر و زیاتر و زیاتر خۆیان خۆش بوێ هەر کەسێکی خۆشویست هەموو دروستکراوەکانی ئەویشی خۆش دەوێت کەواتە کاتێ دەڵێ هەر مزگەوت ماڵی خوددا نییە هەموو بوونەوە ژینگە ماڵی خوددای کەواتە کە خودامان خۆشویست ئەبێ ماڵەکەی تێکدەین ئەبێ ژینگەکەی تێکدەین نەخێر ئەوش باسێکی فەلسەفی دوور و درێژە سێمیان ئاشتیە لە بەهاکان کە شەڕ لە هەر شوێنێک بوو ژینگە وێران دەبێت نابینی یعنی ئێمە کە گوتم ئەوەی کە بە ماندووبوونی چەند ساڵە لە پەنای ئاشتیدا دار دەڕوێنین بە تۆپبارانی ڕۆژهەڵات و چۆنەڵێ باکوور ئێران و تورکیا منجی پرسیارە بیکەم ئەم وەکو هەرێما کوردستانێت ژینگەهێکی داجین و چار دوورێتمە هەڕەشەل سەرمە هەیە زۆر ئیشی ئێمە قورسە هەتا ئێستا باشترین لە جاران سەردەمانی زووی سەردەمی ڕۆم و بێزەنتی و ئەو فارسەکان سەردەمی سەفەوی عوسمانی هەر ئێرە مەیدانی جەنگ بووە هێشتا باشە بەهۆی هۆیەک لە هۆیەکانەوە ماوە ناماوەیە کە ئەجینا کوردستان هەمیشە ئەو ژینگە جوانی وێرانە لەبەرەوە بەڵێ ئاشتی مەسەلەیەکی زۆر گرنگە ئاشتی وجدانی ئینسانە کە لە ڕێگەی ئاشتیەوە خاڵی چوارەم یاسایە وەکو گوتمان هەموو ئەمانە شتی واتایی بوون هەموو ئەمانە شتی واتایی بوون بەڵام دەبێ بۆ سەرپێکی کاران ئەوە بێ تۆ بەری بەرنامەش قسەیەکی باشت کرد با بینەران بزانن باسی تاوانە ژینگەیەکانت کەواتە سەرپێکی ژینگەی بچووکە
سەرپێچی ژینگەی بچووکە هەندێک سەرپێچی دەکرێت دەگاتە ئاستی تاوان ئەوەش دەبێت بەکو بابەتێکی گرنگ باسیکەن لەبەرەوە ئەگەر وەکو بلەس پیڤەری تاوانی چ تشتام چاو زانین بەستمەوە بۆ ینی چۆن بڕوانە یەکێک دوێنێ تۆ درەختێکت چاندووە ئەمڕۆ یەکێک هەڵی کێشە سەرپێچیە لە جێگەی ئەوە درەختێکی پێچێنینەوە وایە بەس درەختێک وەکو گوتم 50 ساڵە ڕواندومانە ئەم درەختە 50 ساڵە بڕی ئەو ئۆکسسیژینەی دەیداوە بڕی ئەو گازە دوانە ئۆکسیدەی کاربۆنی وەری دەگرێتەوە تەعویز نابێتەوە بڵین وڵا بڕۆ درەختێ بچێنە ڕەنگە ئەمە تاوانی کردووە ئەم تاوانە ڕەنگەوەی بڵێن بڕۆ چەند هزار درەختمان بۆ بچێنە نەک یەکدانە لەبەرەوە بینی یعنی کارگەیەک لە مرۆڤێک زیاتر ژینگە پیس دەکات ئەوەی ئەو دەیکا دەچێتە خانەی تاوان جاری وایە ئەمانە باسێکی درو درێژن لەبەرەوە یاسای ژمارەشتی ساڵی 2010 ژینگەی کوردستان و یاسای ژمارەسی 2010 دەستە و یاسای هەموو وەزارەتەکانی دیکە زۆر گرنگە هەموو وەزارەتەکانی دیکەش لە ڕێگەی سوۆسیال میدیا بێ لە ڕێگەی ڕاگەیاندن بێ ینی چۆن دەڵێ کورتەیەک لەسەر ئەو یاسایانە باسکەن تا بۆمان دەرکەوێت بۆمان دەرکەوێت وەکو هاوڵاتی هەر شتێک ڕوویدا بزانین ئەمە کاری چێە و لە ڕووی کردداریەوە ئیشی چێ زۆر باشە جنابەتت خلال ئاخفتنێت خۆدا بەحساوی چەندی کرد کە ساڵین بوری چل حالەتنی هاتینە بەردەستێ محکەمەی و قانونێ و سەرپێچی کردنە ئولوانجی هەندەکەنە لێ خۆش بووینە یانجی پەر حالەتێکی دیتر کە وەکو بژنی سزار سەنات بجە سەپاندن ئەرێ ئەوە ئەرکێکیان و مەسئولیەتەکە vê قانونی تەفعیل بکەتن و ببیتە کردار ژیانێدا هەر کەس خۆی ئێستا ئێمە کە ینی کۆڵە چەند ساڵێک لەمەوە بەریژانی پێشتریش کراوە ئێمە ژوا خەریکین ینی بێ بە یاسا کە بچین ئەڵێن یاسای پاراستنی ژینگە ژمارە 2008 بۆ نمونەوە نیە بەێ لە 2008 بۆ ئێستا دنیا سەری ئەگۆڕێ ڕەنگە ئەمش پێچوونەوەی بێ بۆ ئێمە یاسای ژمارە دەی ساڵی 2012 یاسای دارستان کە هی وەزارەتی کشت و کاڵە کە هەر 27 مادەکە خوێنمەوە خوێندومەتەوە تەماشاکەم ینی چۆنەڵە سزاکانی زۆر کەمە قرسینەمە بەستان کەمە لە 3 ملیۆن لە هەندی حاڵەتدا و لە هەندی حاڵەتدا زیاتر نەبێ لە 5 ملیۆن 6 مانگا یاخود ساڵێک بەندکردنە ئەم سزایانە کەمن چونکە هەندێک شت ڕوئدەن ئەگاتە ئاستی تاوان وەکو گوتت لەبەرەوەمانەی چیە هەمومان هەر کەسە لای خۆمانەوە کەم و کوڕی لە یاساکانمان بدۆزینەوە چاکی کەینەوە بچینەوە بەردەمی پەرلەمان جارێکی تر دەنگی وەکو دەستی ژینگە پارێزیە چ ڕوول هەیە بۆ پراکتیزەکردنا قانونا ژینگە پاراستنێت نەوە کوردستانێدا قانونەکە ئەوەیە کە وەکو بتم ینی یاسای ژمارە 8 و یاسای ژمارە 3 دەستەیە ینی ئەمە دەستەیەکی چاودێری ڕاوێژکاریە ئیشی ئەمە چییە ئیشی ئەوەیە کە یەکەم چاودێری هەموو چالاکیەک بکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە ڕێگەی فەرمانگەکانی خۆی کە فەرمانگەی چۆن دەڵێ هوەری بە پلەی یەکەم و اینجا کارجێڕی و دارایی و اینجا ڕاگەیاندن اینجا لە ڕێگەی فەرمانگەی ژینگەی هەولێری هەیە سلێمانی هەیە دهۆکی هەیە ئیداری گەرمیانی هەیە و ئیداری ڕاپەڕینی هەیە لە بیری ئەوەش دابینە بێ هەڵەبجەش وەکو پارێزگایەک دەبێ فەرمانگەی ژینگەی هەڵەبجەش هەبێ لە ئەنجامدا هەموو ئەمانە پێکەوە دەتوانین چی بکەین بە هەماهەنگی لە چوارچەوەی هەر پارێزگایەک و ئیدارەیەکی سەر بەخۆدا ئەم ڕێسایانە ئەم ستانداردانە ئەم چۆن دەڵێ ڕێنمایانە لەگەڵ یاساکەدا لەگەڵ لایەنی جێبەجێکاردا چاودێریەکی وردی بکەین تاوەکو سەرپێچی یاساکان زۆر باشە مامسا وەکو بژنێ عنوانێ vê خەلەکە کەمە بەحث کریمە بەحسا ژینگەی و قەیرانە پێناسا کرد ئەگەر جەنابێتە ئاخفتنێکا گشتی سەبارەت vê پێناسییان و گرنگیا پێناسی بۆ هەر ناوێکێ چ دەخود بینیت ئەو پرسیارێکی باشە زۆر جاران لە کۆتاییەوەرەوە بۆ سەرەتا لە کۆتاییەوە دێنەوە بۆ سەرەتا کاڵین ژینگە قەیرانی پێناسەکان مەبەستمان ئەوەیە هاوڵاتی شارەزابێ هەر ناوێکی بەکارهێنا بزانێت چییە وتی ڕووداوی ژینگەی بزانمانای چییە پێناسەکەی چیە وتی کارەساتی ژینگەی بزانێەوەی دارستانێک سووتا جامێ ئەوە بینین شوێنێک ڕوەدا بەنزینخانەیەک ئەسووتێ دارستانێک ئەسووتێ ڕووداوێک لە شوێنێکا ڕوەدا هاوڵاتی یەکسەر فۆکەسە خاتە سەر شوێنێکی دیاریکراو لە کاتێکە کاری ئەو شوێنەش نییە زانینا پێناسێ چ سوودێمە دەگەین چ سوودی ڕاستە خو گەینتەمە ڕێک وەکو ئەو وایە کە زۆر جار بابەتێک پۆستێک لە سوۆسیال میدیادا ئەبەزێنی ناونیشانێکی نییە ناونیشانەکەی لە ناونیشانەکەی هەیە هەر ناخوێنێتەوە زۆر کەس نایکاتەوە کە نایکاتەوە لەسەر ئەوە ناوەکەیە پێناسەکە لە ژوورەوەی لە هەواڵەکەیە ئەو کەسانی کە کۆمنتە نووسن لەسەر ئەساسی بەس ناونیشانەکە تێنەگەشتم لە بابەتەکە بۆچی چونکە پێناسەکەی نەخوێندوتەوە جاڵێن چەند ئەو کەسە بەسەهوا ئەچێ ئەو کەسە چەند بە هەڵەدا چووە کە تەنها لەسەر ئەساسی ناونیشانەکە کۆمنتی نووسیوە بە هەمان شێوە ئەو کەسەش بە هەڵەدا دەچێ کاتێک کە پێناسەی هەر یاسایەک نەزانێ یانێگە نەزانی زەبان دەڵی هاوڵاتی لە چۆ بزانێ دەبێ بۆی ڕوونکەینەوە ئێمە لە بواری خۆمان وا دەکەین بەڵام ئێمە
دەڵێن هەموو وەزارەتەکانی دیکە 15 تا 20 وەزارەت ڕووی دەستا هەر کەس لە بواری خۆیدا یاساکانی خۆی ڕوون کاتەوە بۆ هاوڵاتی تا هاوڵاتی بزانێت چییە خۆی ماگەر تەمەەن باقی بێ هەموو ڕێنمایی و یاساکان ئەمە گشتی جارێ گشتیە جارێ ئەمان هەمووی سەرە دێڕە بێ هەموو ئەمانە وردکەینەوە تا هاوڵاتی تێمان بگا ئەمە چییە و چی کارێ vêgavkê mamosta Herêma Kurdistanê em dikarîn bîjîne ev ev qeyrana pênasê ya ku nav û pênasê her du pêk vebêne xandin biya diyar det nava Herêma Kurdistanê لە سەرتاسەری جیهانەوەیە eger em xema xwe dabîn em çawîne لە سەرتاسەری جیهانیش داوایە سەرتاسەری جیهانیشدا قەیرانی پێناسە هەیە بۆ چونکە وشەکان لەگەڵ یەکدا دێن یعنی هەمان وشە دەمانە هەیە جا ئەگەر بێت و خاوەنی بەکارهێنەرەکە ڕوونی نەکاتەوە مەبەستی لەو شوێنەدا چییە خۆی پێناسەکەی ئەو شوێنە ڕوونی نەکاتەوە ئەو کاتە سەرتا سەری جیانê ber pirsiyara tiya kevîte ser wî layinê diyarî kirî ew erkê xwe rabûye ئەڵێن هەر کەسێک وشەیەکی بەکارهێنا بێ خۆی پێناسەکەی بکە تا بزان ئەو بە چ مەبەستێ بەکاری هێناوە ئەگەر نەیکرد ئەوەیە زۆرجار گرفت ڕۆدا لە بواری میدیایی زۆرجار ڕۆدا ئەڵێن لەم ڕۆژانەی پێشوو ترامپ گوتی هەر هاوڵاتیەکی ئەمریکی دوو جار دەنگ بدە ئەمە وەکو لای خۆمان قسەیە بکەی بڵی دوو جار دەنگ بدە ئەمە بانەی تەزویرە وانە ئەجا وتیانەوە چ قسەیەکی زۆر خراپە وتیان ئەجا بێ ڕوونکردنەوە بدە مەبەستی چیە دوو جار ئەڵێ جارێک بە بەریدە و جارێکش خۆی دەچێت ینی مەبەست شتێکی تر هەیە شتێکی ترێ کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ قەیرانی پێناسە لە دنیادا بوونی هەیە هەر لەبەرەوەشە دەبینی لە بواری ئەدەبیشە وایە یعنی یەکێک دەڵێ سعدی شیرازی دەڵێ 3 کەس 4 کەس بە یەک دەگەن شەڕیان دەبێت لەسەر چی شەڕیانە یەکێک دەڵێ خۆشترین میوە چییە ئەوڵێ ئەنگورە ئەویتر دەڵێ ترێ ئەویتر دەڵێ عینەبە یەکێک کە هەر سێ زمانەکە دەزانێت عەرەبی و فارسی و کوردی دەڵێ کاکەوە هەرسێک یەک میوەیە ئێوە خۆتان شەڕتانە لەبەرەوەی پێناسەکەی ناز دەستێتت خوشمام سەیبڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بوو پێشکەشکردنەوان هەمی ئاختنین پڕ جوان بەلێ بینەر و بیسەرین بەڕێز وی ئاوای دەینە دومایاوی خەلەکێژی و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێز کە هین بەشدار بوون گەلمەت بینەریەدا و هێویاماوە مەشیاویتن خزمەتەکە بەچی پێشکەشی هەوێن بەڕێز بکەین سەبارەت ژینگە پارێزیە و سەبارەت ئەف ناو نیشانێمە بەحەسکری ژینگە و قەیرانە پێناسان ببینیم خێر و شاد